کۆچەکەت سەوزە لە دڵدا داخەکەی دەردی گران ئۆغرت زوو بوو لەسەر چی ناخمت پڕ کرد لە ژان کەی قەرار بوو تۆ بڕۆیت و من بهێڵی لەم غەمە خەڵوەتە دنیا بەبێ تۆ پشتی لاویمت چەمان ئەوڵی فەسڵی بەهار بوو نێرگز و لالەم لەپڕ سیس و موغبەر بوون لە تاوت خونچەکانی هەڵوەران ڕۆژی ڕوونم تارە بێت و شەو بێدارم تا سەحەر چاوەکانم بوونەکانی خوێنی دووری تێزیان خۆ بەهار ڕەنگی لە تۆ بوو گوڵ سیمای تۆی گرت بوو چۆن عەزیزم واکوت و پڕ بوویتە میوانی خەزان قەدری ئازادی فڕینم خستە بەند و داوی تۆ تا ببیتە نیشتیمانم خۆت بە شاو من پاسەوان خۆ لە حوجرەی تۆ فێربووم من گڕووگاڵی ئەوین کەی ڕەوایە بمسپێری تۆ بە تاریکی و تەمان وا لە مەیخانەی خەیاڵی کۆچی تۆ مەستم ئەمن دڵشکا و جەرگی لەدلەت هەردووە پێ کۆچزان مەرهەمێ بووی بۆ عیلاجی لاشەکەی پڕزاری من هەرکە ڕۆشتی لاشە بێ ڕۆح بۆ مەزار و گڵبران ئیدی کۆچت بوو بەڕاست و سابەخە و گەربێ مەلات وام لە کونجی ژووری ساردم کۆی وجودم واتەزان گەردەزانیت چۆنە حاڵم من بەبێ دیداری تۆ
بوومەتە ئەسپوونی ورد و خۆڵی بەرداشی زەمان چۆن بمێنێ خانە بێتۆ کار و پیشەی ڕۆ ئەبێت ڕەنگپەڕی و لارەمل بۆت ماڵەکەی خانەی خەمان